که یاریم تو را عقلوشم نما قرنو خویم زرگم سوتا و جانتون که یاری تو رویا سیبکم زرگم سوتا و جانتون که یاری تو رویا عقلوشم نما جانای خورد نخویم خینوا عقلوشم نما جانای خورد نخویم خینوا نسرینم رو نوروز جانانت به جشن پیروزایم نسرینم رو نوروز جانانت به جشن پیروزایم وره بابسین بو سیران جانم بو امدشو با سیران جانای با اندشت و یوزم بعدم زنیم بدادن سوزن بد سوبیم دامی ورا بعدم زنیم بدادن سوزن بد سوبیم دامی ورا جنوتت نام بنا
سۆرگێنی بەڵام چی بکەم زۆر سپاس دەنگت خۆش بێت دەنگت ساس خۆش بۆ بێت. گۆرانی کە پێشکەشت کردین با بزانین لێژنە چه بڕیارێک دەدەن کردی لەسەر بڕێمە؟ دەنگی هەڵدێر ساعتات خۆش کاکەلدەر بڕاستی تشتێکی باش بوو و جارایە کەمینە بە ئامێری تەقدیم دکە هەروەها چەند حەبژی هەبوو نەژێک مشارەکەکردن لە ساز یا لەلەت نەدین خۆسن باشتر بوو طبعا ئێدیژی بکرایە لەبەرگو هەدەفا برنامەژ بخۆە پێشخستنا گۆرانیا کوردیە و پێرەژی ئەو ژەنین سەروان ئامێری ینی مۆسیقا و گۆرانی و هەمی بهەورە پێکەوە تشتێکی باش بە تشتێکتە کرد تەتخۆست دەنگێ خۆی طبقاتە ئێنزم و بەرز شانی بکە ئەو گۆرانی خۆ گەلکی خۆشیکە لێ ئەو مەجال نەدەداتە کتە ئەو بکی خۆزکا جارێکی دی تو گۆرانیکی یان خۆشێکی یان ملەحەنێکش دەرچێکش ئەو طبقات ژێر تا ژۆر هێدی دەنگێتە تێتخانێکە نەکو سوال و جواب تەنیا لەبەرگە ئەو جواب زۆر نزمە سەر دەنگێتە وەکێدن تشتێک هەبوو تەوازن نەبوو بینی ئالات و دەنگ سبب نزانم چیە ممکن مامۆستا هەلبەست پشترا بێژە سبب چییە لێ شکلێکی عام گەلێکی باش بوو ساعتاتە خۆش گەلێک سپاس. زۆر سپاس مەسەوری ئاحمەد فەرمو بەڵێ منیش پیرۆزبایی لێ دەکەم لە کاک هەڵدێر و پشتگیری لە ڕایەکەی دکتۆر محەممەد دەکەم لەوەی ئەمن جاری دیژ لە بیرمە هەمان ئەو قسەم پێگوت گوتم خۆی توانایەکی باشی هەیە وەکو گەنجێک و پشت ئەستوریشە بە خوێندنی پەیماگەی هوەرە جوانەکان کەەوە خۆی لە خۆیدا بەڕاستی دڵخۆشکارەمە هانی هەموو گەنجەکان دەدەین کە بچن خۆلی مۆزیک ببینن خۆیان فێرکەر مامۆستا بگرن پرۆڤە بکەن ئەوە ئەو شتەی لە بۆ ڕێککەوتیە و ینی لە ناو خودی کارەکەدایە بەس ئەو مەوجە وەکو شەپۆڵ کە هاتی ئێستا هەموو گەنجەکان ناڵێم هەموو 100% بەڵام دەتوانین بڵێ 190 ینی گرتیتەوە هەمووی پێی خۆشە دەنگەکەی یعنی گۆرانەکەی ئاوازەکەی دەکاتە قوربانی ئەوەی کە پێشانیدا ئەو قەراریشی هەیە بە نزمیش دەخوێنی بە تیژیش دەخوێنی بوویتە چاولێکەریەکی کوێرانە کە تێشیدا ینی خۆی کردە قوربانی ینی لەو گۆرانی بەڕئی من نەتوانی لە قەرارەکەی لە دەنگەگەڕەکەی وامان لێ بکە مەسەلەن قەناعەتمان پێبینی کەشتەکە زۆر شیرن و بەتامە وەنە لە بەرزێکە ژانی هەندە جار هەتا لە تۆنیش ڕام لێ نەبوو ینی نەدەچۆنا خودی تۆنەکان نازانم چ بوو مەسەلەوەکو دکتۆر گوتی دوایەگەر بزانین لەگە تیپ ئاەت چ بوو مەسەلە زۆر جار لە تۆن نزمتر بوو یان برستر بوو حتا لە مەقامەکەی سەرتاشی تۆزێک دەرچوونێک هەبوو یانی تو پێشتروانە بووی دەبە جارە لە جارەکانی دی بەرەو پێشتر چوبای سپاس داسەکەوت بۆ دەخوازم زۆر سپاس هەڵدێر من لە خۆت دەپرسم وەکو اختیاری گۆرانیەکە پێت باش بوو بۆ فۆرمی دەنگی خۆت پێم باش باش پێت باش بوو زۆر باشە زۆر بەهێمنی دەستی پێکرد مەقامێکی جوانی وت ئەوەی کە جوان بوو بەلامەوە کۆمەڵە تەحویلاتی زۆر فەنی ئەکرد بەڕاستی زۆر وردەکارێکی زۆر جوانی کرد لە درێژایی سولەمەکە بە زۆر بە شارەزایانە ئەچوە سەر بنچینەی مەقامەکان و لە هەر بەشێکیدا تەحویلێکی زۆر جوانێ کرد بەس پێم وایە لە اختیاری دەنگەکە تۆنەکەت ئەوە تۆنێک بەرزتر گۆرانێکە بڵێت دیارە لە جوابەکە ترساوە بەڵام ئەیتوانی بێڵێ تۆنێ بەرزتر باشتر بوو تەنها من ملاحەزەم فۆرمی گۆرانیەکە وەکو دەنگی هەڵدێر پێم باش نییە ئەجینە هەڵدێر زۆر باشە دەنگە زۆر خۆشە ئەمێ دەکەم سەرکەوی زۆر سپاس مامۆستای یوسوف فەرمو دەستخۆش کاکەلدەر شتێک مەبدەئی سێمی پێ دەڵێن لە گۆرانی بریتە لە بەخشینی خۆشی و چێژی بەردەوام بۆ بەرامبەرەکەت کە لە ناخی تۆ ئەحساسێک دروست دەکات ئەمە تۆزێک لەم شتە لاواز بوو ئیتر هەروەکو ئەوان وتیان ئایا هارمۆنیەک نەبوو هەستت بە لەنگەریەک دەکرد چونکە ئیقا دایمەن ئیقا ڕتم ئەگەر قورس بوو حوزنێک دەداتە بەرامبەرەکەت دەتخاتە خەیاڵێکی حوزناویەوە ئەو ڕتمە قورسەی کە تۆ دەیڵێ دەبێت دەرەقەتی ئەوە بێت چ لە نەبراتی سەوت بێت چونکە نەبراتی سەوت حالاتی سایکۆلۆژی بۆ بەرامبەرەکە دروست دەکات تکا دەکەم تۆ کە شتێک دەچڕی ئەبێ حالاتی بەرامبەرەکەتەوە بخوێنیتەوە ئەوەی کە بەرامبەرتە چۆن لە تۆ تێدەگا نەک تۆ چۆن لەو تێدەگەی
ئەم حیوارکردنە لەگەڵ ذاتی خۆت حیوارکردن لەگەڵ ئەحساسی خۆت سەرکەوتنت پێدەبەخشێت لە ئیختیاری جاگرنگەوێتەوە ئەم شتانە باوەندە وەرگیت چونکە وەکو خوێندکارێکی یاخود وەکو قوتابیەکی ئەکادمی دەخوێنی دەبێت ئەم شتانە ئەوەتر بێت چونکە بەڕاستی سەرکەوتنی کەسێک ئەگەر لە ڕووی گۆرانیەوە بێت یان لە ڕووی هەر شتێکی ترە بێت هەڵبژاردن یاخود دەرەقەت هاتن بەرامبەر شارەزایی میوزیک سەرکەوتن دەبەخشە بە تۆ زۆر جار هەیە وشەکان ئەوەندەی احساسیان نییە بەڵام احساسی تۆ ئەو شانە جوان دەکات جا هیوادارم ئەم شانە زیاتر جوانیکەی بۆی بتوانین سەرکەوتوی زۆر سپاس مامۆستا بە هەڵدەر پێکەوە تەماشای ناوبەرشی بکەین بینەرانە زەخۆش فەرموو